بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. وشكان براني بريس سلام ورحمة ومهرباني خواهي پروردگارتان لسر بيت. خوش حالين كلا واني سيزدهمي فقه إسلامي بخزمتان دقينەوە کە کۆتا بابەتە لە بابەتی تەهارەت و پاک و خاوێنی کە هاوکاتە لەگەڵ شەوی جەژنی ڕەمەزانی پیرۆزبایی جەژن لە تەواوی بینەران بیسەران قوتابیان بەشداربووان دەکەن تەفاڕینەوە لە خوای گەورە کە تاعەت و عیبادەت و خواپەرستی ئەو مانگەی لە هەموو لایەکتان و لە هەمومانی قبوڵ کردبێت. خوای گەورە وانە و دەرسەکانی بۆ هەموو لایەکمان کرد بێتە مایەی ڕەشبوونەوەی تاوان و گوناهەکانمان و بەختەوەری دنیا و قیامەتمان. بەڕێزان بابەتێکی گرینگمان ماوە لە بابەتی تەهارە کە زۆرتر تایبەتە بە خوشکانی ئازیز کە بەشێکە لە ئاینمان و بەشێکە لە دینمان و هەروەها ئافرەتیش وەکو سروشتی ئافرەتایەتی بەو حاڵانەدا تێدەپەڕێت و ئەو حاڵەتانەی توش دەبن وواجبیشە لەسەری طبعاً معلوماتی هەبێ و بۆ ئەوەی بە شێوەیەکی تەندروست و تەواو لەو حاڵەتانەدا و لەگەڵ ئەو بابەتە مامەڵە بکە کە بریتیە لە بابەتی خوێنەکان ئەو خوێنانەی کە ئافرەت دەیانبینێ و لە داوێنی ئافرەت لە پێشەوەی ئافرەت دێنە خوارێ معلومە سێ خوێنمان هەیە کە لە کتێبە فقهیەکاندا یەکیان پێی وتێ ئەلحەیض، ئەوەی دووەمیان پێی دەوتێ ئەنیفاس، یەکێکیان پێی دەوتێ ئەلئیستیحاضە خوێنی بێنوێژی یان عادەیی ئەوەی کە لەکن ئێمە مەشهورە، خوێنی دوای منداڵبوون و هەروەها خوێنێکیش هەیە کە خوێنی نەخۆشیە عادەیی نییە و پەیوەندیشی بە منداڵبوونەوە نییە. بەشێک لە ئافرەتان تووشی خەلەلێک دەبن لە هۆرمۆنات و ئەوانەیان بەهۆی ئەوەیەوە بەردەوام یا زۆرینەی کاتەکان خوێن دەبینن بۆی پێویستە ئاگایان لێبێ چۆن مامەڵە لەگەڵ ئەو حاڵەتانەدا بکەن. باشە با لە خوێنی بێنوێژیەوە دەست پێ بکەین کە زۆرترین دووبارە بوونەوەی تێدایە کە خوێنی بێنوێژی یاوەی پێدەوترێ عادەیی یاوەی بە عارەبی پێدەوترێ ئەلحەیض تەواو معلوم بە بریتیە لەو خوێنەی کە لە داوێنی ئافرەت دێتە خوارێ بەبێ نەخۆشی و بەبێ منداڵبوون ئەو معلومە پێناسەکەی. لە ستەمەنێکدا ئافرەت دەکرێ بکەوێتە بێنوێژی بێگومان ئافرەت کچ مێینە دەکرێ لە تەمەنی 9 ساڵیەوە تووشی بێنوێژی ببێ بە تایبەتی لە شوێنە گەرمەکان و ئەو شوێنانەی کە دەرەجەی حرارەتیان بەرزە. لە خوار تەمەنی 9 ساڵی کچ هەر جۆرە خوێنێک ببینێ بێگومان بە خوێنی بێنوێژی حساب ناکرێت بە نەخۆشی حساب دەکرێت. بەڵام لە تەمەنی 9 ساڵیەوە کچ کە خوێنی بینی هەم تەوان ئەوە خوێنەکەی بە خوێنی عادەی حساب دەکرێت ئەوە یەک و هەم بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەو ئافرەتە گەیشتوۆتە تەمەنی بڵوغ تەمەنی حەدی تەکلیف هەموو واجباتەکان ئەوەی کە لەسەر کەسێکی ژیری عاقڵ واجبن لەسەر ئەو کچێش واجب دەبێت بانەگەی بێتە 14 و 15 و هەروەها ئەو کچانەی کە تەوان دەگەنە ئەو حاڵەتی بێنوێژیە بێگومان ئامادەشن بۆ مەسەلەی زەواج و شوکردن. بۆیە تەوان لە شوێنە گەرمەکان و لە ناو عەرەب کە لە شوێنە گەرمەکان ژیاوە نەها کچ لە تەمەنی 9 ساڵی و 10 ساڵی و 11 ساڵیدا بەشوو دەدرێت شتێکی زۆر ئاساییە و طبیعیە. و کاتی خۆشی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە عایشەی خواستووە لەو تەمەنانەدا بێگومان هیچ گلەی یەکی لێ نەکراوە چونکە ئافرەت کە گەیشتە تەمەنی عادەیی و خوێنی دی بێگومان حازرە. بۆیە هیچ کەمترین ماوەی کەوتنە بێنوێژی طبعا 9 ساڵە طبعا دواتر هەشە طبعا لە تەمەنی 13 و 14 و 15 والحاصل تەمەنی کەمترینەکەی نوێ بەڵام زۆرترینەکەی دیاری نەکراوە چونکە هەیە تا
25 و 30 بەدەگمەن هەیە بێنوێژ نابێ و ئافرەتی وا هەیە بێنوێژی هەر نییە و کە کەوتە بێنوێژیش تەبەن ئیوا هەیە تا بە تەمەندا دەچێت و بە ساڵیشدا دەچێت و لە ژیاندا دەمێنێ خوێن هەر دەبینێ کەواتە کەمترین ماوەی کەوتنە بێنوێژی 9 ساڵەیە بەڵام بۆ تەمەنە زۆرترینەکەی هیچ سنوورێک دیاری نەکراوە دوای 9 ساڵ لە هەر تەمەنێکدا ئافرەت خوێنی بینی بە مواسەفاتەکانی خوێنی بێنوێژی ئافرەتەکە گەنج بێ یا پیر بێ بە تەمەن بێ یا بێتەمەن بێ بە خوێنەکەی بە خوێنی بێنوێژی حساب دەکرێت و مامەڵەی ئافرەتێکی بێنوێژ دەکات لە ڕووی عیبادەت و خواپەرستیەوە چۆن خوێنی بێنوێژی بناسرێتەوە ڕەنگەکانی خوێنی بێنوێژی چین تەبەن بەپێی ئافرەت و بەپێی شوێن دەگۆڕێ ئافرەتی وا هەیە ڕەنگی خوێنی بێنوێژیەکەی ڕەشە ڕەنگی خوێنی بێنوێژیەکەی ڕەشە و ڕەنگی هێندێکیان سوورە کە خوێن عادەتەن ڕەنگی سوورە بەڵام خوێنی بێنوێژی زۆرتر لە ڕەشی دەچێتەوەن بەڵام جاری واشەیە و ئافرەتی واشەیە خوێنی سوور دەبینێ خوێنێکی زەردی تۆخ خوێنی زەرد یا زەردایی تۆخ لە کاتی ماوەی بێنوێژیدا بە بێنوێژی حسابە لەگەڵ خوێنی دیکە هیچ فەرقێکی نییە و هەروەها ئەو خوێنەی کە شلوێ و لێڵە قاوەیی و ئەوەی هێمەیلی قاوەیی هەیە و ڕۆژێکی تەواو نییە ئەوەشیان بە هەمان شێوە بە بێنوێژی حساب دەکرێت کەواتە لە کاتی بێنوێژیدا و لە حاڵەتی ئاساییدا ئافرەت خوێنی ڕەشی بینی هەر بە بێنوێژی حسابە خوێنی سووری هەر بە بینی بە بێنوێژی حسابە زەردی تۆخ لە کاتی بێنوێژیدا کە دەیبینێ و تەنانەت زەردی کاڵش لە کاتی ڕۆژانی بێنوێژیدا هەر بە بێنوێژی حسابە ئەو خوێنەی کە لێڵە و تڵخە تۆزێک ڕەنگی قاوەیی و دەچێ و مەیلی قاوەیی هەیە با خوێنێکی تەواویش نەبێت و ڕەنگی تەواوی خوێنی نەگرت بێ مادەم لە کاتی بێنوێژیدا ئافرەت دەیبینێ هەر بە بێنوێژی لەسەری حساب دەکرێت ئەو بابەتێکی دیکە ئەی ئافرەت ئەگەر پاک بوویەوە کەی بێنوێژ دەبێتەوە بێگومان تەمەن عولەما دەفەرمون هیچ ماوەیەکی دیاریکراو دانەندراوە بۆ کەمترین و زۆرترین ماوەی بێنوێژی هیچ ئەندازە ڕۆژ دیاری نەکراون بۆ ئەوەی کە ئافرەت پاک بوویەوە تاخوا تا چەند ڕۆژان ئەو ئافرەتە بە پاکی دەمێنێتەوە ئافرەتی وایە کە پاک دەبێتەوە بە 2 مانگیش بێنوێژ نابێتەوە بە 3 هەیە بە ساڵیش و هەشە لە تەمەنیدا 1 جار بێنوێژ دەبێت و بێنوێژی هەر نابینێتەوە ئەوە بەڵام عولەما دەفەرمون کەمترین ماوە 15 یان 13 طبعا لەسەر 13 قسە یعنی ئافرەت کە پاک بوویەوە پسپیاتی بینی تا 15 ڕۆژی ئەگەر خوێنیش ببینێ یا هەر جۆرێک لەو جۆرە خوێنانە ببینێ بە بێنوێژ حساب ناکرێت چونکە ئافرەت دەڵێن کە خاوێن بوویەوە لای کەمی دەبێ 15 هەندێکیش دەڵێن 13 ڕۆژ دەبێ ئافرەتەکە خاوێن بێ ئەگەر لەو بینی پاک بوونەوە و خوێنبینینێکی تازەیدا لە نێوانی 15 ڕۆژ کەمتر خوێنی دی خوێنەکەی بە خوێنی نەخۆشی حساب دەکرێت بە بێنوێژی حساب ناکرێت و نوێژەکانی دەکات و عیبادەتەکانی دەکات ئەوە بابەتی بێنوێژی کە معلومە ئەو ئافرەتانێک کە عادەیی و بێنوێژیان هەیە خوێنی بێنوێژی ڕەنگەکانی دیارن و لە ڕووی ئەوەکەیەوە تەبیعەتی خوێنەکەیەوە تەوان ئافرەتان باشتر دەزانن عادەتەن خوێنی بێنوێژی گەرمە ئازاری لەگەڵە ئافرەتەکە قاچی ڕانی پشتی ئەندامەکانی دادەهێزێن بەوانە دەزانێت کە بێنوێژ بووە یان خوێنەکەی خوێنی بێنوێژی وەروە بۆنی خوێنی عادەی تەوان بۆنێکی ناخۆش کە خوێن هەر بۆ خۆی بۆنی ناخۆشە بەڵام خوێنی بێنوێژی تاوان بۆنەکەشی ناخۆشترە لە خوێنی دیکە بۆیە بەو ڕەنگانە و بەو حاڵەتانە ئافرەت دەگونجێ خوێنە بێنوێژیەکەی خۆی تەحدید کات و بەتایبەت دەیگەینە ئێستا ئەگەر ئافرەتەکە حاڵەتی تێکچوو عادەی خۆی نەزانی
بێگومان پێویستە بەو شتانە بتوانێت خوێنەکەی خۆی دیاریکە. بابەتێکی دیکە طبعاً جارە نهاتوین لەسەر حکومەکان، خوێنێکمان هەیە، خوێنێکی دیکە پێویستێ نیفاس یان خوێنی دوای منداڵ بوون. طبعاً بریتیە لەو خوێنەی کە لە داوێنی ئافرەت دێتە دەرێ بەهۆی منداڵ بوون یان بەهۆی منداڵ لەبارچوون. فەرقی نییە منداڵی ببێ بە تەبیعی یان تەنانەت بە عەمەلیات منداڵی ببێ یان منداڵی لەبار بچێ بە بچووکی یا بە گەورەی. ئەو خوێنەی کە بە دوای منداڵی تەواو یان ناتەواو، منداڵی بە سروش لەدایک بوو یا بە عەمەلیات لەدایک بوو یان بە کامڵی لەدایک بوو یان بە ناقیسی لەبارچوو، هەر خوێنێک ئافرەت دیتی تەوان پێی دەگوترێ خوێنی نیفاس، خوێنی دوای منداڵ بوون. ئافرەت کە منداڵی بوو چەند ڕۆژ خوێن دەبینێ؟ ئەوەی کە مەشهورە لەکن ئافرەتان و لەکن خوشکان دەڵێن چلا. ئافرەت کە منداڵی بوو تا 40 ڕۆژی لە هەموو شتێکی پاڵ دەداتەوە، بەلای نوێژی داناچێ، بەلای ڕۆژووی داناچێ، بەلای قورئان خوێندنی داناچێ، ئەسڵەن بیر لەوەی ناکاتەوە تاخوا پاک بۆتەوە یا پاک نەبۆتەوە، کە بە بێگومانی بەو شێوازە قەراردانە هەڵەیە و بەو شێوازە ئیهمالکردن تا 40 ڕۆژی غەڵەتە. بۆ چونکە کەمترین ماوەی بینینی خوێنی منداڵی چرکەیەکە. ئافرەتی وا هەیە منداڵی دەبێت لەحزەیەک خوێن دەبینێت و دڵۆپەیەک خوێن یا چەند دڵۆپێک خوێن دەبینێت و هیچی دیکە نابینێتەوە. ئەو جۆرە ئافرەتە کە دڵۆپەیەک خوێن یا چەند دڵۆپێک خوێن دەبینێت ڕێک خاوێنە، ڕێک پاکە مباشر دەبێت خۆی بشوە، هەموو عیبادەتەکانیشی لەسەر واجبن. یان ئافرەتی وا هەیە منداڵی دەبێت بەبێ خوێن بینین. ئەو حاڵەتەش هەیە، ئافرەت کە منداڵی بوو بەبێ خوێن بینین خۆشنێکی لەسەرە، بەڵام هیچ چاوەڕوانیەکی لەسەر نییە تا چلەی دەچێت. ئەوە بۆیە کەمترین ماوەی بەسەرچوون و تەواوبوونی خوێنی دوای منداڵ بوون دیاریکراو نییە. کە ئافرەت منداڵی لێ جیابوویەوە لە هەر چرکەیەکدا، لە هەر ڕۆژێکدا، لە هەر سەعاتێکدا سپیاتی بینی خوێنەکەی قەتع بوو، ئەو ئافرەتە بە پاک حساب دەکرێت و واجبە لەسەری دەست بجێ خۆی بشوات و هیچ نوێژێکیشی نەچوێنێت یان هیچ ڕۆژوێکی نەخوا دوای ئەوەی کە سپیاتیەکەی بینیوە و خوێنەکەی کۆتایی هاتووە، بانەگەی بێتە چلی، بانەگەی بێتە دەش، پاس دەش. بەتایبەت ئاگاتان لێ بێ ئەو خوشکانەی کە بە عەمەلیات منداڵیان دەبێ، معلومە طبعاً کە بە عەمەلیات ئافرەت منداڵی دەبێ، زۆرینەی خوێنە پیسەکەی لەگەڵ منداڵبوونەکەی لێ جیا دەکرێتەوە، واتە خوێنەکە بە یەکجاری زۆرینە دەهێنرێتە دەرێ، نەک ئەوەی کە بە تەبیعی منداڵی دەبێ بەرە خوێنە پیسەکە، ئەوەی کە کەڵەکە بووە و لەو مودەتی حەملەیدا خوێنە بێ نوێژیەکەی دانەناوە دوای ئەوە دایدەنێ. بەڵام ئافرەتی بە عەمەلیات منداڵی دەبێ کەم وایە بگاتە 40 ڕۆژی خوێن ببینێ. بۆیە ئاگاتان لێ بێ کەمترین ماوەی بینینی خوێنی منداڵبوون چرکەیەکە، وەکو گوتمان، و هەشە خوێنی هەر نییە، و هەشە چەند ڕۆژێک خوێن دەبینێ. بەڵام زۆرینەی ئافرەتەکان ئەگەر بە تەبیعی بە سروشتی منداڵیان ببێ تا 40 ڕۆژی دەگونجێ خوێن ببینن، دەکرێ خوێن ببینن، کە زۆرێک لە عولەما پێیان وایە لە 40 ڕۆژی زیاتر ئافرەت خوێنی نابینێ و ئەگەر خوێنێکەشی بینی دوای چلەکەی بە خوێنی منداڵبوون حساب ناکرێ، بە خوێنی بێنوێژی حساب دەکرێت. یعنی نوێژی لەسەرە و عیبادەتەکانی لەسەرن و هەروەها وەکو ئافرەتێکی پاک مامەڵە دەکات، نەک وەک ئافرەتێکی بێنوێژ. و لە مەذهەبی ئیمامی شافعیشدا ئەویش کە بەپێی دیارە پشکنین دەنا هیچ دەلیلێکمان نییە ڕاستی لە حەدیث تەحدیدی ڕۆژەکان کە تەنانەت چلەکەش بە دوواداچوون و سیرکردنی ئافرەتان و وەک دەڵێ دیقەتدان لە ئافرەتە منداڵ بووەکان دەرکەوتووە کە زۆرینەی ئافرەتان 40 ڕۆژی خوێن دەبینن ئەگەر بە تەبیعی منداڵیان ببێ. جا ئیمامی شافعی دەفەرمێت تا 6 ڕۆژ طبعاً هەر خوێنەکە بە خوێنی منداڵبوون حساب دەکرێت، بەڵام زۆرینەی عولەما وەکو باسم کرد تەنها تا 40. وەک گوتمان چولەکە حەدی کۆتاییە، حەدی نیهاییە لەنا پێش چلەکە بە نەسی حەدیثی صەحیح پێغەمبەر صلی الله علیه وسلم
لە سەردەمی پێغەمبەریشدا ئافرەتان هەمویان نەگەیشتونەتە چل ڕۆژی. پێغەمبەر فەرموویەتی هەر کاتێک دوای منداڵبوون خوێنەکەت کۆتایی هات و پاکێتیت بینی خۆت بشۆ نوێژەکانت بکە ڕۆژوو بگرە وەکو ئافرەتێکی پاک و خاوێن مامەڵە بکە. کۆمەڵێک حکم وە کۆمەڵێک یاسا بۆ ئافرەتانێک کە خوێنی نەخۆشی دەبینن یان خوێنی منداڵبوون دەبینن ئاگاتان لێ بێتەوەن کۆمەڵێک شتیان لەسەر حرامە. یەکەم سەرجەییکردن و جوودبوونی پیاو لەگەڵ ئافرەت لەگەڵ پیاودا لە حاڵەتی بێنوێژیدا بە شێوەیە کە پێی بوترێت جوودبوون و سەرجەییەکی تەواو و کامل. ئەو سەرجەیە کە لە حاڵەتی ئاساییدا دەکرێت دەبێتە هۆکاری دروستبوونی منداڵ یا وەک دەڵی واجببوونی خۆشوتن لەسەر پیاوەکە و لەسەر ئافرەتەکە کە پێشتر باسمان کرد. ئەو جۆرە جوودبوون و سەرجەییکردنە لە حاڵەتی بێنوێژیدا حرامە بە نەسی ئاەتی قورئان کە خۆی گەورە لە قورئاندا بۆمان باز دەکات دەفەرمێت یەسئەلونەکە عن المحيض قل هو أذى فاعتزلوا النساء في المحيض. پرسیارت لێ دەکەن سەبارەت بە ئافرەتی بێنوێژ پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم سەرجەییکردن و چوونە لای ئافرەت لە کاتی بێنوێژیدا مایەی ئەزیەتە بۆیە فاعتزلوا النساء في المحيض خۆتان بە دوور بگرن لە سەرجەییکردنیان لە ئافرەتان هەتا پاک دەبنەوە کە پاکیش بوونەوە یعنی سپیاتیشیان بینی ولا تقربوهن حتى يطهرن نزیکیان مەبنەوە هەتا پاک دەبەوە فإذا تطهرن ئەو کاتیش کە خۆیان شوت ئەو جار فأتوهن من حيث أمركم الله بەو شێوازە بچونە لایەن کە خوا فەرمانی پێکردوون. و حەدیثی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم کە پێغەمبەر سەبارەت بە ئافرەتی بێنوێژ دەفەرمێت اصنعوا كل شيء إلا النكاح یا لە ڕوايەتێکدا دەفەرمێت إلا الجماع پیاو بۆی هەیە هەموو شتێک لەگەڵ خێزانەکەیدا بکە تەنها داوێنی نەبێ تەنها سەرجەیی کردنی نەبێ کە ئەوە ئیمامی بوخاری ڕوايەتی کردووە. جا ئیمامی نەوەوی دەفەرمێت ئەگەر پیاوێک یان ئافرەتێک قەناعەتی وابێ لە کاتی بێنوێژیدا پیاو بۆی دروستە بچێتە لای خێزانەکەی یان ئافرەت پێی وابێ جوودبوون لە کاتی بێنوێژیدا حەڵاڵە و ڕێگە پێدراوە ئیعتیقادی وابێ باوەڕی وابێ ئەو کەسە لە دین دەردەچێت و بە کافر حساب دەکرێت بۆ چونکە ئاەتێکی خوای گەورەی سەریحی ڕەت کردوتەوە. ئەی ئەگەر پیا و ژنێک سەرجەیی یەکتریان کرد بەڵام نەزان بوون کە زۆرێک لە گەنج و تازە پێگەیشتوەکانمان کە تازە جەواز دەکەن بەداخەوە معلوماتیان لەو بابەتانەدا زۆر کەمە جاری وهەیە هەرنەی بیستۆ نەیزانیوە کە بەڕاستی دایک و باوکان و کەسە نزیکەکان واجبە لەسەرتان کچتان خوشکتان ڕەفیقتان برادەرتان شووی کرد ئەحکامەکانی ئەو بابەتانەی دەبێ پێگوترێ دایک و باوک بە تایبەتی کوڕ ژنی هێنا مەفروزە ئەو بابەتانەی پێ بگوترێت تێبگەیەندرێ. بەڵام ئەگەر وەلحاصڵ کوڕێک کچێک لە کاتی بێنوێژیدا سەرجەیی یەکتریان کرد بەڵام نەیان زانی بوو کە حرامە پێیان وابوو حەڵاڵە بێگومان ئەوە یان لەبیری چوو بوو نەیزانی بوو خێزانەکەی بێنوێژە وەک دڵی بە نەزانینی بە لەبیر چوون سەرجەیی کردبوو دیارە گوناهیشیان ناگاتێ وەک دەڵێ هەان لەبەرەوەی نەیزانیوە یان لەبیری چووە یان ئەدی ئەگەر کەسێک بە ئەنقەس دەزانێ حرامە بە حرامیشی دەزانێ بەڵام بە ئارەزووی خۆی و بە حەزی خۆی دەچێتە لای خێزانەکەی یان ژنەکە ڕێگە دەدا یا داوا دەکا پیاوەکەی لەسەر جوود بێ لەگەڵ جوود بێ بە بەویستی خۆی و بە حەزی خۆی بێگومان ئەوانە یەکێک لە گوناه و تاوانە گەورەکانیان کردووە و پێویستە لەسەریان تەوبەیەکی نەسوح و یەکجاری بکەن و زۆرێک لە عولەماش دەفەرمون واجبە لەسەریان کەفارەتێکیش بدەن کە کەفارەتەکەی بریتیە لە کردنە خێری درهەمێک زێر یازی و وەلحاصڵ مەبلەغێک پارە مەبلەغە پارەکەش عولەما تەفاسیلیان داواتێ دەڵێن ئەگەر لە ڕۆژانی گەرمەی بێنوێژیدا بێ تەوان کەفارەتەکەی گەورەترە بەڵام ئەگەر لە کۆتاییەکەی دابێت و بێنوێژیەکە تۆزێک تەخفیف بوو بێت و بەرەو ئەوە بێ
کەفارەتەکەی هەر لەسرە بەڵام دەکرێت کەمتر بێ بەڵام هەندێکی دیکە لە عولەما دەفەرمون کەفارەتیان لەسەر نییە کەفارەتەکە دیاریکراو نییە بەڵام ئەوەی لەسەریان واجبە تەوبەیەکی نەسوح و یەکجاریە بابەتێکی دیکە تەبان هەر لەو مۆزوعیدا کە زۆر ضرورە ئەوەیە کە ئەگەر ژن و مێردێک لە کاتی بێنوێژیدا تەبان خۆشیان لە سەروی ناوک و خوار ئەژنۆ سەروی ناوک و خوار ئەژنۆی یەکتر بینی بئیجماعها بە یەک دەنگی عولەما ڕێگە پێدراوە حەڵاڵە سەروی ناوک لە هەر شوێنێک و بە هەر جۆرێک ژن و مێرد خۆشی لە یەکتر ببینن تەنانەت ئەگەر بەهۆی خۆشی لە یەکتر بینینەوە بگەنە کەمالی تەبان خۆشیش و خۆشتنیان بکەوێتە سەرێ هەر حەڵاڵە یان لە خوار ئەژنۆی ئەوە قسەی تێدا نیە و خلافی تێدا نیە ئەی نێوانی ناوک و ئەژنۆ بێگومان ئەلەوێ خلاف هەیە لە مەذهەبی ئیمامی شافعیدا نابێت نێوانی نێوک و ئەژنۆ بەکار بهێندرێت لە حاڵەتی بێنوێژیدا بۆ چونکە ئەگەر کەسەکە ئەوەی بەکارهێنا زەمانەت نییە تووشی سەرجەی تەواویش نابێ و هێندێکیش لە عولەما ئەو حەدیثەی پێغەمبەر دەکەنە دەلیل و حەدیثێکی کەشمان هەیە کە عایشە بۆمان دەجێرێتەوە دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر ویستپای لە حاڵەتی بێنوێژیدا بچێتە لای خێزانێکی پەڕۆیەکی لەسەر داوێنی دادەنا ئەو جار ئیشی خۆی دەکرد بەو دەلیلەی بێت و بەڕێی ئەو عولەمایانە بێت تەنها فعلی جودبوون حرامە و تەنها ئەوە حرامەکە نێرینەی پیاوەکە ئەندامی نێرینەی پیاوەکە بەڕووتی بەر ئەندامی مێینەی ئافرەتەکە بکەوێ غەیری ئەوە لەسەر پەردە و لەسەر پەڕۆ یا شوێنەکانی دیکەی مادام نابێتە جیماع و سەرجەییکردن ڕێگە پێدراوە دەڵێن حەڵاڵە لە هەموو حاڵەتەکاندا تەبان خۆپاراستن باشترە و خوای پەروەردیگاریش وەک دەڵێ ئافرەتی بێنوێژی تەنها سەرجەییکردنەکەی حرام کردووە ئەویش وەکو گوتم سەرجەی یەک کە ببێتە بە ئەندازەیەک بێت ئەندامی نێرینەی ئافرەت و پیاوەکە بە جۆرێک بە یەکتر بگەن خۆشتیان بکەوێتە سەر تەنها ئەوە تەنها ئافرەت لە حاڵەتی بێنوێژیدا وەک دەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم تەنانەت لە کتێبە فەقیهەکانیشدا ئەوەی زیاتر لە ژنێکی هەیە بنوێنە بۆی نییە لە کاتی بێنوێژیدا ئەو ئافرەتەی بێنوێژ دەبێ بەجێی هێڵێ واجبە لەسەری خۆیدا لەکنی بێ لەگەڵی بخەوێ لەگەڵی دابێ وەکو ئافرەتی دیکە اینجا ئافرەتی بێنوێژ نەدەستی پیسە نەدەمی پیسە نەخواردنی پیسە کە کاتی خۆی بتپەرستەکان و جوولەکەکان ئافرەتیان بە پیس دادەنە بە یەکجاری لە خۆیان دوور دەخستەوە لە ئیسلامدا ئافرەت پیس نییە تەنها معنەویەن تەبەن حاڵەتی وەک دەڵێ جستەیی و نەفسی تێک دەچێ مڕاعاتەن بۆ ئەوە و خۆپارێزی لە نەخۆشی خوای گەورە مەسەلەی جودبوون و سەرجەییەکەی حرام کردووە تەنها لەنا حەدیثی صەحیحمان هەیە بۆی ئەو گومانە بڕەوێتەوە کە دەگوترێ ئافرەت پیس دەبێت لەو حاڵەتانەدا عایشە دەفەرمێ خوا لێ ڕازی بێ ئاوم دەخواردەوە بە قاپێک یا بە پەرداغێک پێغەمبەر لە حاڵەتی بێنوێژیدا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەمی مبارەکی دەخستە شوێندەمی من بۆچی بۆی پیشانی خەڵکی بدا کە خێزانەکەم بێنوێژیشە بەڵام پیس نییە خاوێن یعنی جەستەی خاوێنە تەنها خوای گەورە حاڵەتێکی بەسەرداهێناوە هەندێک یاسای لەسەر لابردوون هەندێک حکمی لەسەر لابردوون کە ئەو حاڵە زۆر گرینگە بە تایبەتی بۆ گەنجەکان و ئەوانەی کە نەچوونەتە ئەو پرۆسەیەوە پێشەوەی بچن ضرورە بیزانن و ئەوەشی کە چوون کە بەداخەوە دەڵێن معلومات لەو بابەتانە کەم گوتراوە و کەم دەگوترێ کە لە شوێنی خۆی نییە و لە جێگای خۆی نییە دایک و باوک چۆن واجبە لەسەریان نوێژ و ڕۆژ و فێری منداڵەکانیان کەن بەڕاستی واجبە لەسەریان ئەو ئەحکامانەشیان فێرکەن پێشەوەی تووشی ببن بۆی تووشی کەم تەرخەمی و تاوان دەبن یعنی قەناعەتان بێ ساڵ نییە یا ڕۆژ نییە کە ڕەمەزاندا دێ پرسیاری لەو بابەتانەمان لێ نەکرێن لە وڵاتی موسڵمانانین خەڵکی مولتەزیم هەیە و لە ماڵی مولتەزیم و دیندار بابی دیندار و دایکی دینداردا کوڕ کچ گەورە بووە لەو ڕەمەزانانەدا وەک دەڵێ سەرجەیی یەکتر دەکەن کەسەکە نازانێت کە ڕۆژوشی دەشکەجاری وایە و نازانێت کەفارەتی عوزما و گەورەشی دەکەوێتە سەرێک ئەوە
تاوانەکەی لە ئەستۆی چێدایە کە لە ئەستۆی دایک و باوکەکەیدایە کە بە بێگومانی ئەو ئینزارانە و ئەو ئاگاداریانە و ئەو معلوماتانە پێویستە بگوترێن. بە احتیفا بەوەی بکەین خاڵێکی دیکە تەوان کە لە کاتی بێنوێژیدا حرامە، ئافرەت لە حاڵەتی بێنوێژیدا حرامە تەلاق بدرێت، بە یەک تەلاق، بە دوو تەلاق، بە سێ تەلاق. بەڵام ئەگەر تەلاق درا تەلاقی دەکەوێت. ئاگاتان لێوێ هەڵە لێم وەرنەگرن، ناڵم لە حاڵەتی بێنوێژیدا تەلاق ناکەوێت، بەڵێ لە حاڵەتی بێنوێژیشدا تەلاق دەکەوێت. بەڵام پیاوێک لە کاتی بێنوێژیدا ژنەکەی خۆی تەلاق بدە، لەسەر تەلاقدانەکەی محاسەبە دەکرێت، لێپرسینەوەی لەگەڵ دەکرێت، بەڵام تەلاقەکەی کەوتووە. بۆیە پیاوێک حەڵاڵ و حرامی بزانێ، بەک دەڵێ خەمی قیامەتی خۆی بێت و خەمی محاسەبەی خۆی بێ. ئەگەر بەتەما بێ ژنەکەشی تەلاقدا لە حاڵەتی بێنوێژیدا دەبێت ڕاوەستێت تا ئەویش کۆمەڵێک حکمەت هەنە. بابەتەکەمان بابەتی ئەوەی نییە. خاڵێکی دیکە معلومە نوێش لە حاڵەتی بێنوێژیدا ناکرێ و ناشی گێڕیەوە، ئەو هەممان دەیزانین با لەسەری نەوەستین. ڕۆژوو طبعاً لە حاڵەتی بێنوێژیدا ناگیرێ و دروستیش نییە بیگری، بەڵام دەبێت دوایە بیان گێڕیەوە. ئافرەت لە حاڵەتی بێنوێژیدا ڕۆژوو ناگرێ و ئەگەریش گرتی فەرزەن هیچی بۆ حساب نییە، بەڵکو گوناهباریش دەبێت. جاری وایە ئافرەتێک دوای عەسر یا نزیک مەغریب خوێنی دەبێن هیچ ناخوا، خۆ هیچ بخۆی یان نەخۆی ڕۆژەکەت شکاوە تازە، ڕۆژەکەت بەتاڵ بووە کە ئینجا ئەگەر بەمەستت خێرەکە بێ خێری ماندووبوونەکەت گەیشتوتێ. خوای گەورە نیەتەکەی بۆ حساب کردووی، بەڵام بە ڕۆژوو حساب نییە. ئەو ڕۆژوت لەسەرە بیگریەوە، جا دەخۆی ناخۆی گوناهت دەگاتێ ئەگەر پێت وابێ ئەگەر نەخۆی ڕۆژوەکەت کامل دەبێت، چونکە ڕۆژوەکەت تازە ڕۆیشتووە، ئەجرەکەشت دەستکەوتووە، با نەشت گەیان بێتە کۆتاییەکەی. خوای گەورە حسابی ماندووبوون و نیەتی دڵت دەکا، بەڵام وەکو واجب بوون لەسەر تەبی جێڕیەوە. خاڵێکی دیکە طبعاً سوڕانەوە بە دەوری کەعبە معلومە لە حاڵەتی بێنوێژیدا نابێ. ئەو ئافرەتانەی دەستنە عومرەی دەستنە حەجی ئەگەر تووشی بێنوێژی بوون دەبێ لە تەوافکردن خۆیان بگرنەوە. خاڵێکی دیکە طبعاً قورئان خوێندن و دەست لە قورئاندان، قورئان خوێندن و دەست لە قورئاندان لە حاڵەتی بێنوێژیدا ڕێگە پێدراو نییە، تەنها ئەویش وەکو زەڕوورەت ئەو ئافرەتەی کە دەرسی دەخوێنێ بەشی دەرس خوێندنەکەی. ئەگەر وەک دەڵی ڕێی تێ نەچێت دەرسەکەی ڕابگرێ، بە تایبەتی ئەگەر مەجموعەیەک ئافرەت بەیەکەوە دەرسی بخوێنن، بێگومان هەموو کاتێکی لەوانە هێندێکیان لەو حاڵەتەی دابن. ئەگەر بەردەوام هەر یەک کەوتە عادەی و حاڵ سووڕی مانگانە دەرسیان ڕاگرت، پەکی یعنی وەک دەڵی شتێکی زەڕوور پەکی دەکەوێت، یان ئەو خوشکەی دەرس دەڵێتەوە و پێویستی بەوە هەیە قورئان بۆ تەڵەبەکانی بخوێنێتەوە یا دەست لە قورئانیدا، ئەوە دوو. و ئەو کەسەی ئەو خوشکەی کە قورئانی لەبەرە ئەگەر لە حاڵەتە بێنوێژیەکاندا مراجعەی قورئان نەکاتەوە، قورئانی لەبیر دەچێتەوە، ئەوانە ناڵێن حەڵاڵە، دەڵێن حرامە، بەڵام ڕێگەیان پێدراوە لەبەر ضەڕوورەت، لەبەر ضەڕوورەتی ئیشەکە، لەبەر پێداویستی ئیشەکە خوای گەورە ڕێگای داون بە ئەندازەی پێویستی بخوێنن، بە ئەندازەی پێویستی دەستی لێدەن، بە ئەندازەی پێویستی مراجعە کەنەوە. غەیری ئەوە بۆ ختمکردن و بۆ ئەوەی ڕەمەزان ختمی تەواوکەی و بۆ ئەوەی دوانەکەوی و یان بۆ ختمی ڕۆژانە قورئان خوێندن و دەست لە قورئان خوێندندان مطلقاً ڕێگە پێدراو نییە و جائز نییە. ئەی خۆ تەنگە تاوکردنی دەوێ؟ بێگومان نا. خوشکانی بەڕێز، ئەگەر ئەتۆ عادەت دوابێ ڕۆژێ جوزئێ قورئانی بخوێنی، ئەو کاتێک کە دەکەویە بێنوێژی هیچ خۆماندووکردنی ناوێ. هەر 6 ڕۆژەکەی کە بێنوێژی، هەر 7 ڕۆژەکەی کە بێنوێژی، ڕۆژێ جوزئێکت بۆ نووسراوە بە حەدیثی صحیح پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەگەر کەسێک لە ساغیدا عیبادەتێکی کردبێ، کاتێک نەخۆش دەکەوێت و عوزرێکی بۆ پەیدا دەبێ، خوای گەورە هەموو ئەجرەکەی بۆ دەنووسێ. قورئان خوێندنیش بۆ ئەجریە، بۆ پاداشتیە. یعنی من ئەگەر خوا بەبێ ئەوەی ختمی بکەم، ختمم بۆ بنووسێ بۆ بیکەم خۆماندووکم، خوا بۆ دەنووسێ لە حاڵەتی بێنوێژیدا کە بۆ دەنووسێ بۆ خۆ تووشی ئەسڵ، یعنی وەک دەڵێ نووسینەکە هیچ گومانی تێدانی کە خوا بۆ دەنووسێ. بەڵام ئەوە کە دروستە بیخوێنی، هەندێک کەس فتوای دەدا ئەوە کە دروستە بیخوێنی تووشی شوبهاتت دەکا. شوبهات ئەوەی ومن وقع في الشبهات وقع في الحرام، ئەوەشی تووشی شوبهات بوو، تووشی حرام دەبێ.
بۆی خۆ تووشی شوبهەیەک مەکە بۆ شتێکی مسۆگەر. ئەجرەکەت مسۆگەرە، قورئان خوێندنەکەش بۆ ئەجرەکەی، خۆ بۆی نییە بڵێم ڕەمەزانەکەی ختمم تەواو کرد یان بەچەند مانگان ئەوەندە ختمم تەواو کرد. قورئان و ختم بۆ قیامەتێ خوای گەورەش ئاگای لە حاڵتە. خاڵێکی دیکە چوونە مزگەوت و مانەوە لە مزگەوت بۆ ئافرەتی بێنوێژ ڕێگە پێدراو نییە. کۆمەڵێک تێبینی زۆر گرنگ تکایە ور لەگەڵم بن و ئەگەر چەند جارێکیش تێنەگەیشتن گوێ لە ڤیدیۆکەی بگرنەوە، چونکە دڵنیام هەمووتان ئیشتان بەو تێبینیانە دەبێت کە بەداخەوە بەڕاستی زۆرینەی خوشکانیش ناڵم هەمویان، بەڵام زۆر دەگمەنە لەو حاڵەتانەدا ئیهمالی تێدا نەکرێت و تووشی واجبات فەوتان و وەک دەڵێ نوێژ فەوتاندنی نەبن. بۆی ئەو حاڵەتانە ئەو خاڵانە زۆر ڕەچاوکەن. یەکەم، ئافرەت پێش ئەگەر پاک بوویەوە، ئافرەتێک ئەگەر لە کاتی نوێژێکدا پاک بوویەوە، ئافرەتێک ئەگەر پێش چوونی تەمەن نوێژێک پاک بوویەوە، تەمەن واجبە لەسەری ئەو نوێژەی قسەی تێدا نیە. بەنمونە چی؟ ئەگەر ئافرەتێک پێش مەغریب پاک بوویەوە، پێش مەغریب کاتی کام نوێژەیە؟ نوێژی عەسرە. پێش مەغریب بە دەقەیەک و 2 دەقەش بە 5 دەقەش خاوێن بووبیەوە، سپیاتی دیبی، نەک نوێژی مەغریبێت لەسەرا بەکاوە خۆپسی نوێژی مەغریبێ بکەیت، نوێژی عەسریشت لەسەرە تۆ، چونکە تۆ لە کاتی نوێژی عەسردا خاوێن بوویەوە. ئەوە یەک. یان ئافرەتێک پێش عیشا پاک دەبێتەوە، پێش ئەوەی بانگی عیشای بدا خاوێنی، نوێژی مەغریبیشت لەسەرە ئاگات لێ بێ. یان ئەو ئافرەتەی کە پێش نوێژی بەیانی پاک دەبێتەوە، بە تایبەتی تا ئەو ماوەی کە ڕەمەزانان بوو، ئافرەت زۆر هەڵپەی ڕۆژوەکەی دەکەن کە دەیان خوشکەیە، ڕۆژوەکەی گرتووە بەڵام نوێژی بەیانیەکەی نەکردووە، ڕۆژێک بە ڕۆژوو بووە، هەمان ئەو ڕۆژەی کە ڕۆژوەکەی گرتووە نوێژی بەیانیەکەی چووە. بۆ معلوماتان ئەو کە ئافرەتەی بۆی هەیە بە ڕۆژوو بێت، دەبێت نوێژی عیشاشی کردبێت، ئەوجار ڕۆژوەکەی بەکەڵک هاتووە، ئەوجار نوێژی بەیانیشی نابێت چوو بێ، هەیە عیشایەکەشی چووە، بەیانیەکەشی چووە، بەس پارچی وێ وەلحاصل بە احتیمال گوتوێتی دەی ئەگەر خاوێن بووم وەک دەڵێ ڕۆژوەکەم دەبەمە سەرێ، ئەگەر خاوێن نەبووم ئەو قەلەقەی ڕۆژوو ناگیرێ. بۆیە ئافرەتێک ئەگەر پێش مەلا بانگدانی بەیانی زانی پاک بۆتەوە، نوێژی عیشاشی لەسەرە و هەروەها نوێژی بەیانیشی لەسەرە. بە هەمان شێوە ئەگەر ئافرەتێک پێش خۆر هەڵاتن خاوێن بوویەوە، نوێژی بەیانی لەسەرە. و زۆرینەی عولەماش، ڕەئی جمهوری عولەماش ئەوەیە کە نەک هەر ئەو نوێژەی کە تێیدا خاوێن بوویەوە واجبە بکەی، ئەوە قسەی تێدا نییە، دەفەرمون نوێژەکەی پێشووتریش بکەی. جمهوری عولەماها، زۆرینەی مەذهەبەکان دەفەرمون نوێژەکەی پێشتوریشی لەگەڵ بکەی، احتیاتەن، نەوەک پاک بووبیەوە نەتزانی بێ. چۆن؟ تۆ ئەگەر بەنمونە سەعات 5 ئێوارێ خاوێن بوویەوە، 5 ئێوارێ پاک بوویەوە، ئەوە هیچ قسەی تێدا نییە کە نوێژی عەسرت لەسەرە، وایە؟ چاکتر وایە لەگەڵ نوێژی عەسرەکەی نیوڕۆیەکەشت بکەی بە جەمع بەیەکەوە، یان دوای نوێژی عیشایە سەعات 1، 2، 3 چوزانم هەر سەعاتێکە دوای نوێژی عیشایە پێشەوەی مەلای بەیانی بانگدا خاوێن بوویەوە، پاک بوویەوە، چاک وایە هیچ نەک چاک وایە واجبە نوێژی عیشایەکەت بکەی. و ئەگەر نوێژی مەغریبیشی لەگەڵ بکەی، بێگومان چاکترە کە هێندێک دەفەرمون هەر واجبە، بەڵام ئەگەر واجبیش نەبێ احتیاتەن زۆر چاکە. نازام لەو خاڵەی لێم تێگەیشتن زۆر پێویستە ئاگاتان لێی بێ. ئەگەر ئەو دەقەی خاوێن دەبیەوە و سپیاتی دەبینی، دەبێ سیرکەی کاتی کام نوێژەیە، لە کاتی کام نوێژەیەدا بووی با چەند دەقەیەکیشی مابن کاتی نوێژەکەی بەسەر چێ، ئەو نوێژەت لەسەرە. و بە ڕەئی جمهور و زۆرینە نوێژەکەی پێشووتریشی، یعنی ئەو نوێژەی کە تێیدا خاوێن دەبیەوە لەگەڵ نوێژێکی پێشتریش بە جەمع بەیەکەوە بیانکەیەوە، لە هەموو شوبهات و لە هەموو گومانێک ڕزگارت دەبێت و خۆت ئاسوودە دەکەی و مرتاح دەبی. ئەو خاڵی یەکەم کە دەبێ ئاگاتان لێی بێ کە زۆرینەی خوشکان لە کاتی خاوێن بوونەوەدا نوێژیان لەوانەیە بچێ کە بەڕاستی ڕێگە پێدراو نییە و جائز نییە. خاڵێکی دیکە ئەگەر زانیت کاتی بێنوێژبوونت نزیکە،
هەموو خوشکان زۆرینەی خوشکان دەزانن لە مانگێدا چەند ڕۆژان یان چ کاتێک دەکەونە بێنوێژی. ئەگەر زانیت کاتی بێنوێژیەکەت نزیک بۆتەوە یان هەستت کرد نیشانەکانی بێنوێژیت لێ دەرکەوتون بەڵام جارێ خوێنت نەدیوە، یەک شتی دەبێ بکەی، دەبێ پەلە بکەی لە ئەنجامدانی نوێژ. لەو حاڵەتانەدا کە خەریکە تووشی بێنوێژی دەبێ و نزیکی لە بێنوێژی هەر مەلا بانگیدا یەکسەر دەبێ ئەو نوێژەی بکەی، دەبێ بیکەی. ئەگەر نەتکرد ئەو نوێژە قەرزە لەسەرت کە پاک بوویەوە یەکەم نوێژێک کە دەیکەیەوە و دووبارەی دەکەیەوە و دەیژێڕیەوە ئەو نوێژەیە. ئەوەش بێ مناقەشە بەبێ خلاف بە یەک دەنگی. چۆن یعنی جاری وایە ئەگەر خوشکێک ئێستا نوێژی عیشای نەکرد بێ، لەوانەیە هەبێ ئێستا نوێژی عیشای نەکرد بێت و ئێستا نوێژی عیشات نەکردووە بێ نوێژ بووی، ئەخۆ ناکرێت بەبێ نوێژی نوێژە بکەی. ئەو نوێژی عیشات دەبێت لە مێشکیدا بێ کەی خاوێن بوویەوە یەکەم نوێژێک کە دەیکەیەوە دەبێت ئەو نوێژی عیشات بێ کە نەتکردووە، یان عەسرە یان مەغریبە هەر نوێژێکی دیکەی بۆی ئاگاتان لێی بێ کە کاتی بێ نوێژیتان هات محاولە بکەن زوو نوێژەکەت بکە بۆی واجبەکە نەکەوێتە سەرت. خاڵێکی دیکە تەمان ملاحەزەیەکی دیکە ئەوەیە کە نزیک بوویەوە لە پاکبوونەوە دەبێت زوو پشکنینی خۆت کەی، زوو تەماشای خۆت کەی، سەیری خۆت کەی تاخواست پیاتیت بینیوە یان نەتبینیوە، بە تایبەتی پێش تەواوبوونی کاتی نوێژەکان نابێ ئیهمال بی. ئێستا دەزانی بە نمونە ئەو شەو خوشکێک دەزانی کاتی خاوێن بوونەوەیەتی ساعت 12 سەیری خۆی دەکا خاوێن نییە، دوو مەسەلەن هەڵدەستێ سەیری خۆی دەکا خاوێن نییە، مەفروض وایە پێش مەلا بانگدانێ بەدە دەقە و لای کەمی چارێکێک هەستێ پشکنینێک بۆ خۆی بکە بۆ ئەوی دڵنیا بێ لەوەی ئەگەر پاک بوو بێتەوە تەمان ئەو خوشکە لای کەمی نوێژی عیشای لەسەرە و نوێژە بەیانیەکەشی لە کاتی خۆیدا دەکات و خۆی دەشوە وەکو گوتمان ئەگەر مەغریبەکەشی لەگەڵ بکات تەمان بەبێ گومانی چاکترە. نوێژی بەینی عەسر و نیوڕۆ دەزانی کاتی پاک بوونەوەتە پێشەوەی نوێژی عەسر ببێ بڕۆ پشکنینێک بۆ خۆت بکە بۆی دڵنیابی لە خۆت ئەگەر پاک بوو بیەوە بۆی نوێژی نیوڕۆیەکەت نەچێ بە هەمان شێوە نوێژەکانی دیکەش. بۆی ئەو خوشکانەی کە کاتی پاک بوونەوەیان دێ نابێ ئیهمال بن، نابێ پسی وەک دەڵێ بخەوی وەک دەڵێ بێنوێژم نە نوێژی عیشات لەبیر بێت و نە نوێژی بەیانت لەبیر بێت و سەعات 11 نیوڕۆی هەستی ئەو جار خۆت دیوە خاوێن بوویەوە بەڵام نازانی کەی خاوێن بوویەوە، نازانی نوێژی عیشات کەوتۆتە سەر یان نەکەوتۆتە سەرت، بەیانیت کەوتۆتە سەر یانت کەوتۆتە سەر، بێگومان ئەو ئیهمالیە قبوڵ نییە، قبوڵ کراو نییە. خوای گەورە دینی بۆ ناردوین دەبێت لی تێبگەین، ئەگەر نەتزانیوە دەبێت بیزانی و ئەگەر زانیت دەبێت تەطبیقی کەی، نابێ ئیهمال بی و بەبێ گومان زەحمەتێکی تێدایە بەڵام ئەگەر نەیکەی واجبێکت دەکەوێتە سەرێ. خاڵێکی دیکە تەوان لە ڕەمەزاناندا کێ بووی هەیە بە ڕۆژوو بێ ئەگەر لە ڕەمەزاناندا پێش بانگ پاک بوویەوە، پێش بانگی بەیانی پاک بوویەوە وەکو گوتم نوێژی عیشات لەسەر ئاگار لێی بێ باسی ڕۆژووی ئێستا نوێژی بەیانیشت لەسەرە، بەڵام ئەگەر فەرزەن خۆت پێ نەشورە بۆت هەیە خۆشتنەکەی بخەیە دوای نوێژی عیشای ئێستا دەیگەینێ دەکرێت بە تەیەموم بکەی بە نمونە ئەگەر فریای خۆشتنێ نەکەوتی بۆ نوێژی بەیانی خۆشتنەکەی بخەیە دوای پاشیوی ڕۆژەکەت ڕێگە پێدراوە. ئەگەر بەنمونە نوێژی عیشات نەکرد لەبەرەوەی خۆت پێ نەشوراوە یان دڵنیا نەبوو لێوی پاکە، نوێژی بەیانیشت نەکرد تاقەتت نییە یان دڵنیا نەبوویەوە لە خۆت تاخوا پاک یا پاگنی بە قەلق نیەتت هێناوە. تەڵە نیەتی بە قەلق بە کەڵک نایە بۆ معلوماتان نیەت یعنی عەزم یعنی جەزم یعنی خۆیەک لاکردنەوە. بەڵام فەرزەن ئەگەر خوشکێک کاتی مەلا بانگدانی بەیانی زانی پاکە بەڵام نوێژی عیشای نەکرد نوێژی بەیانیشی نەکرد ڕۆژوەکەی دروستە یا دروست نییە؟ بێگومان ڕۆژوەکەی دروستە، ڕۆژوەکە واجبێکی جیاوازە بەڵام دوو گوناهی کردوون، دوو واجبی کەوتونەتە سەرێ، نوێژی عیشای نەکردووە گوناهبارە، نوێژی بەیانیشی بۆی هەر خوشکێک ڕۆژوەکەی دروست بوو نوێژی عیشاشی لەسرە بەیانیشی لەسرە. جا ئەگەر خوشکەکە ئافرەتەکە تەنها ڕۆژوەکەی گرت بوو نوێژی عیشاشی نەکرد بوو ئی بەیانیشی نەکرد بوو دوو نوێژی چواندون کە دوو نوێژ چواندن لە ڕۆژ و خواردنی جەریمەکەی زۆر گەورەترە، تاوانەکەی زۆر گەورەترە و مەجال و مۆڵەتیشی تێدا نییە. بەڵام دەکرێت بڵێن ڕۆژوەکەی قوبوڵە، ناتوانین بڵێن ڕۆژوەکەی قوبوڵ نییە. بۆیە مەفروض وایە ئەو خوشکانەی کە ڕۆژووی دەگرن لەو حاڵەتانەدا نوێژی عیشاشیان کردبێت
نوێژی بەیانیشیان کردبێ بەڵام ئەگەر خۆشتنەکە کەوتە دوای نوێژی بەیانی ئیشکالێکی تێدا نییە. خاڵێکی دیکە ئەوش زۆر جار ئیشتان پێ دەبێ ئەگەر خوشکێک لە کاتی نوێژی نیوڕۆیدا پاک بوویەوە کاتی نیوڕۆ وەکو گوتمەها پێش بانگی عەسرێ بە 5 دقە دەزانی خاوێن بوویەوە بەڵام فریان ناکەوی بچی حەمام. ئەگەر بچی حەمام بانگ دەدا یان ئەوە چ دەکەی لەو حاڵەتەیدا نوێژی نیوڕۆیەکەت بە جەمع بەگەڵ عەسرەکەی نیەتی بێنە کە ئەو نوێژت بەڵێ لەسەرمە خاوێنم بەڵام بڕیارمدا بی بە مەگەڵ عەسرێ خۆم دەشۆم نوێژی نیوڕۆژ دەکەی نوێژی عیشاش نیوڕۆژ دەکەی عەسریش دەکەی بەیەکەوە بە جەمع هیچ ئیشکالێکی تێدا نییە. یان دوای نوێژی مەغریب دەزانی خاوێن بوویەوە پاک بوویەوە بەڵام کاتت نییە یان مەجال نییە یان وەقت نەماوە بچی حەمامێ نوێژی مەغریبش مەجالی تێدایە ئەو کاتەش نوێژی مەغریبەکەی جەمعکە بەگەڵ عیشایە. ئەوانەی کە مەجالی جەمعیان تێدایە ئاعتیادیە تەوان لەو کاتەیدا نەیکەی بی بێگەڵ نوێژەکەی دیکە بەڵام هێندێک نوێژ هەنە مەجالیان تێدا نییە وەکو گوتمەگە پێش مەغریب زانیت پاک بوویەوە هیچ مەجالێکی تێدا نیە عەسر ببەی لەگەڵ مەغریبێ ناچاری لەو حاڵەتەیدا خۆت بشۆی یان ئێستا دەیگەینە یا تێموم بکەی پێش مەلا بانگدانی بەیانی خاوێن بوویەوە عیشات کەوتۆتە سەرێ مەجالیشی تێدا نیە عیشای ببەی لەگەڵ بەیانی بۆیە دەبێت ناچاری یا خۆ بشۆی یان تێموم بکەی نوێژەکەت نەچوێنی بە هیچ شێوەیەکی. خاڵێکی دیکە کە زۆر ئیشتان پێ دەبێت و زۆریش ئاسانکاریە ئەگەر لە کاتی نوێژێکدا زانیت خاوێن بوویەوە بەڵام لە شوێنێکی جێگای لێ نیە بچی حەمامی لە شوێنێکی ئاوی لێ نییە یان ئاوی گەرمی لێ نییە لە شوێنێکی حەمامی لێ نییە یان وەک دەڵێ کاتەکە بەشی ئەوەندەی نەماوە بچی حەمام و خۆی بشۆی لەو حاڵەتەدا ڕێگە پێدراوە لە بابەتی تەیەمومیش باسمان کرد بۆ ئەو نوێژەی تەیەموم بکە نوێژەکەت مەچوێنە و هیچ ئیشکالێکیشی تێدا نییە وەکو بۆ جەنابەتی جائیز بوو بۆ بێ نوێژیەکەش بە طریق الأولا جائزە وەکو باسمان کرد 5 دقە پێش بەلا بەنمونە بانگی مەغریبی سەیری خۆت دەکەی پاکی نوێژی عەسرت لەسەرە لای کەمی وەکو گوتمان لەوانەیە نیوڕۆشت لەسەر بوو بێ نەتزانی بێ بەڵام لای کەمی بەبێ گومانی عەسرەکەت لەسەرە فریاژ ناکەوی بچی حەمامێ خۆت بکوشی بە 5 دقە نایە دەرێ چ دەکەی بۆ ئەو نوێژی عەسرەیە تەیەمومێکی خێرا بکە نوێژ عەسرەکەت بکە دواتر بە ئیستراحەت بڕۆ بۆ نوێژی عیشاکەت خۆ بشۆ و هیچ ئیشکالێکی تێدا نییە. خاڵێکی دیکە کۆتا بابەت هەرچەندە کاتمان ئەوە کرد بەڵام ئەوە شەر دەمەوێت باسی کەین خوێنی نەخۆشی چییە؟ طبعا ئەو خوێنەیە کە دێتە خوارێ لە داوێنی ئافرەت بەڵام لە جیا لە کاتی بێنوێژی و جیا لە کاتی منداڵ بوون شێوەکانی بینینی ئەو خوێنە چۆنە ئەوەی ئافرەتەکە پێش توش بوون بە خوێنی نەخۆشی ئەو ئافرەتی کە بەردەوام خوێن دەبینێ دیان چرکە خوێنە دەبینێ حکومەکەی ئەوەیە ئافرەتی واهەیە دەزانێت پێش ئەوەی کە سوڕی مانگانەکەی تێکچێت و بەردەوام خوێن ببینێ دەزانێت پێشتر ماوەی بێنوێژیەکەی چەند بووە ئەگەر خوشکێک تووشی ئەو جۆرە خوێنە بوو دەشیزانی ماوەی بێنوێژیەکەی مانگەکانی دیکە چۆن بووە حکومەکەی چێ دەکا وەکو مانگەکانی پێشوو ئەو چەند ڕۆژەیە کە دەزانی کاتەکەی کاتی بێنوێژیە بە بێنوێژی حسابیان دەکات و نوێژان ناکا و ڕۆژوان ناگرێ و باقی کاتەکانی دیکە کە دەزانێت کاتی بێنوێژبوونی نییە با خوێنیش ببینێ بە پاک حسابە و نوێژەکانی دەکا ڕۆژوش دەگرێت و هەموو شتێکی بۆ حەڵاڵە. ئەوە یەک. ئافرەتی دووەممان هەیە خوێن دەبینێ و بەڵام عادەتی پێشووی خۆی نازانێ یا لەبیری چۆتەوە. ئافرەتی وایە یەکەم جارە تووشی خوێنی بێنوێژی دەبێت یان یەکەم جاری نییە بەڵام نازانێ مانگەکانی دیکە چەند ڕۆژ یان لە کام ڕۆژەی مانگێدا تووشی بێنوێژی بووە لەو حاڵەتەدا ئەو ئافرەتەی هەموو دامێ خوێن دەبینێ حکومەکەی چییە؟ دێ لە مانگێکیدا 6 ڕۆژی یان 7 ڕۆژی بە بێنوێژی حساب دەکات بە ئیجتیهاد و بۆچوونی خۆی بە بۆچوونی خۆی بە بیرکردنەوەی خۆی لێک مانگیدا تەنها 6 ڕۆژی بە بێنوێژی یان بە 7 ڕۆژی بە بێنوێژی حساب دەکات ئەو 6 و 7 تەمان بەپێی ئەگەر نزیکەکانی خۆی تەحدیدی کا باشە بەدمونە ئەگەر خوشکی هەبن ئەگەر خوشکەکانی 6 ڕۆژ بێنوێژ بن خۆشی وا حساب بکە خوشک و پور و شتی هەبوو حەوت بوون ئەویش بە حەوتی بە بێنوێژی حساب بکە باقیەکەی دیکە با خوێنیش ببینێ بە پاک حسابە.
ئافرەتێکی دیکەمان هەیە عادەتی دیاریکراوی نییە، هیچ عادەتێکی دیاریکراوی نییە، بەڵام بە نیشانەکان و بە ڕەنگەکان و بە حاڵەتی جەستەیی خۆی دەتوانێت خوێنی بێنوێژی لەگەڵ خوێنی نەخۆشی لە یەکتر جیاکاتەوە. بە نمونە گوتمان خوێنی بێنوێژی ڕەنگی تایبەتی هەیە، گەرمە، بۆنی هەیە، ئافرەتەکە دادەهێزێ. بەو نیشانانە ئەگەر ئافرەتێک خوێنی بێنوێژیەکەی پێ دیاریکرا، ئەو حاڵەتانەی کە دەزانێت بێنوێژیە و بە بێنوێژی حسابە و باقیەکەی دیکە بە خوێنی نەخۆشی حسابە و مامەڵەی ئافرەتێکی پاکی لەگەڵدا دەکرێت. کۆتا بابەت حکمی ئەو ئافرەتانەی کە خوێنی نەخۆشی دەبینن چییە؟ کۆمەڵێک ملاحەزەمان هەیە. یەکەم واجب نییە لەسەری بۆ هەموو نوێژێکی خۆی بشوە، تەنها دەستنوێژ هەڵگرتنەوەی لەسرە. ئەو ئافرەتانێک کە بەردەوام خوێن دەبینن لە مانگێدا تەنها یەک جار، ئەویش کە پێی وایە خاوێن بۆتەوە و پاک بۆتەوە، خۆشتنی لەسرە، دەنا هەر ڕۆژەی خوێنی دی و هەر جارێک خوێنی دی واجب بێ لەسەری خۆی بشواتەوە. نەخێر، لە مانگێدا تەنها جارێک خۆی دەشوە. یەک خاڵی دووهەم واجبە لەسەری بۆ هەموو نوێژێک دەستنوێژ هەڵبگرێتەوە، چونکە بەردەوام خوێن دەبینێت و خوێنەکە دەستنوێژی دەشکێنێ، بەڵام خۆشتنی ناخاتە سەرێ. بۆی ئەو ئافرەتانێکە ئەو خوێنەیان هەیە دەبێت بۆ هەموو نوێژێکی دەستنوێژ بگرنەوە. خاڵێکی دیکە واجبە لەسەری ئەو ئافرەتە کە بەردەوام خوێن دەبینێ پێش ئەوەی دەستنوێژ هەڵبگرێت داوێنی خۆی پاک کاتەوە، بە لۆکەیەک یا پەڕۆیەک داوێنی خۆی بپێچێت، ئەو جار دەستنوێژەکەی بگرێ. کە داوێنی خۆی پاک کردەوە و خۆی پێچا، دەستنوێژی گرت یەکسەر بچێدا ببەستێتە نوێژەکەی بکە. ئەگەر فەرزەن لە ناو نوێژەشدا خوێنی بینی یا خوێن هاتە خوارێ، نوێژەکەی دروستە، لەبەرەوەی عوزری هەیە. بەردەوام خوێن دێتە خوارێ ناکرێ هەر لۆپە خوێنێک هاتە خوارێ، یا لە ناو نوێژەدا ئەگەر زانی خوێنی هاتۆتە خوارێ بچێ دەستنوێژ هەڵبگرێتەوە خۆی بشواتەوە، ئەوە زەحمەتی لەسەر دروست دەکا، قورسی لەسەر دروست دەکا. خوای گەورە دەفەرمێت وما جعل الله عليكم في الدين من حرج، ما جعل الله في الدين عليكم حرج. خوای گەورە هیچ زەحمەتێکی لە دیندا بۆ ئێمە دانەناوە. خاڵێکی دیکە کە پێویستە ئاگای لێبێ، پێش ئەوەی نوێژ ببێ دەستنوێژ ناگرێ، هەمیشە چاوەڕێ دەکات تا بانگ دەدا. کە بانگیدا ئەو جار دەستنوێژ دەگرێت و بەبێ ڕاوەستان دەچێتە سەر بەرماڵەی و نوێژەکانی دەکا. خاڵی چی دیکە ئەوەیە کە ئەو ئافرەتەی کە بەردەوام خوێن دەبینێ، تەنها لەو ڕۆژانەدا کە بەبێ نوێژی حسابەجا، وەکو وتم بە عادەتی پێشووی دەزانێت بە تەقدیری هێندێک ڕۆژانی بەبێ نوێژی حساب کردوون، یا بەپێی ڕەنجی خوێنەکە و حاڵەتەکەی خۆی دەزانێ. ئەو ڕۆژانەی کە دەزانێ لە حاڵەتی بێنوێژیدا پیاوەکەی ناچێتە لای نوێژێ ناکا، ڕۆژووی ناگرێ. غەیری ئەوە لە کاتەکانی دیکە با خوێنیش ببینێ، پیاوەکەشی بۆی هەیە بچێتە لای، دەبێ نوێژێش بکە، ڕۆژووشی لەسەرە و دەتوانێت قورئانیش بخوێنێت و دەستیش لە قورئاندا و هەموو حکمەکانیشی ڕوو تێدەکەن. ئەوە کۆمەڵێک بابەتی تایبەت بە ئافرەتان و بە خوشکان، وەکو گوتمان برایان و تەوان پیاوانش پێویستیان بەو بابەتانە هەیە، چونکە هەمویان خێزان یا خوشک یا کچیان هەیە کە ئەرکی تەفقیفکردن و ڕۆشنبیرکردنی ئەو بابەتانە لە ئەستۆی دایکان و باوکان و لە ئەستۆی هەموو لایەکماندایە، بە تایبەتی خوشکانی ئازیز، ئەوانەی کە معلوماتتان هەیە و شارەزان لەسەرتانە پێشەوەی پرسیارتان لێ بکرێت بۆ ڕەفیقەکانتان، بۆ هاوڕێکانتان، بۆ نزیکەکانتان ئەو حکمانە ڕوونکەنەوە، چونکە ئافرەت جاری وا هەیە نەک جاری وا هەیە، زۆرینەی جارەکان نایزانێت یان کەمتر خەمە و ئیهمالە و لە ڕووشی نایە پرسیار کات، یان دەوروبەرەکەی جاری وایە داکوبابەکانی کەمتر خەم بوون. بۆی لەسەرتانە چۆن لەسەرتانە نوێژی فێری خەڵکیکەن، ڕۆژووی فێری خەڵکیکەن، دین و داوای خەڵکیکەن. بە هەمان شێوەش ئەو بابەتانە بەشێکن لە ئاینمان، پەیوەستن بە نوێژمان کە ئەرکانی سەرەکیە، پەیوەستن بە ڕۆژوومان، پەیوەستن بە قورئان خوێندنەوەمان، بە ئەذکارکردن و پاڕانەوە و مامەڵەی ژن و مێردایەتی. بۆی ئومێد دەکەم سەقافەتێکی زیاتر و ڕۆشنبیریەکی زیاترمان لەسەر ئەو بابەتانە هەبێت. بابەتە فێقهیەکانمان بەشی یەکەم کۆتایی پێهێنان، بابەتی تەهارەت و پاک و خاوێنی، پشتیوان بەخوای پەروەردگار دوای ڕەمەزان کاتی ئیمتیحان و تاقیکردنەوە دیاری دەکەین هەموو ئەو بابەتانەی کە لە ڤیدیۆکاندا باسمان کردوون مەشمولن بۆ ئیمتیحان، کە ئیمتیحانەکە لە ڕێگە هەر ئۆنلاینیە و زۆرتر هەڵبژاردنە، بەڵام پێویست دەکا
وەک دەڵێ ئامادە باشیەکی بۆ بکەن ئامادە باشیەکەی بکەن پشتیوان بەخوای پەروەردگار کاتی ئیمتحانەکە لە گروپەکان ئیعلان دەکەین و دوای ئیمتحانەکەش ئەگەر پێویستمان زانی و پێویست بوو بابەتە فقهیەکانی دیکە کە زۆرمان ماوە بەڕاستی باسیکەین وردە وردە پشتیوان بەخوای پەروەردگار ئەگەر زانیمان پێویستە و ئامادە باشی هەیە بەردەوام دەبین. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. خواهی گەورە تاعەت و عیبادەت و خواپەرستی هەموو لایەکمانی قبول کرد بێت، جژنی هەموو لایەکتان جارێکی دیکە پیرۆز بێت. خواهی گەورە بیکاتەمای خێر و خۆشی بۆ دنیا و بۆ قیامەتتان. خواهی پەروەردگار چۆن لەو بابەتە دینیانەدا بەیەکەوە کۆی کردوینەتەوە و ئامانجێک کە هەمان بێبریتە لە ڕزامەندی خواهی پەروەردگار ئاواش داواکەی دەکەین کە خواهی گەورە لەژێر چەتر و سێبەری خۆی و لە ڕژێر ڕەحمەت و میهرەبانی خۆی و لە بەهەشتی خۆی و بەدیداری خۆی هەمووانمان بەیەکەوە شادکە. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.